كاكا راوستا شوێنەکە بە هەمووش تەڕێ زانی مەچەمانەوێت جارەکەی چاکە خەرەبوومان ناوێ بە هیچ نەوە حدودی 25 بۆ 30 ماڵێک زیانی بەرکەوتۆ لەم دەر هەراوەندە ئەوەندە لە ناو شاریش هەیە یەک دوانێک هەیە بەڵام الحەمدە ئێرانە باشترە. دوکانەکەمان تەڕ بوو هەوشەکەمان بەرمان بە دەرکەی وەنانەرە نییە داهاتە ژوورێ نێو نوێنەکان بەس نوێنمان ناوێ باتەڕێ هەموو شتێکە باتە کاکە ڕاوەستا شوێنەکە بە هەمووش تەڕێ زانی مەچەمانەوێت جارەکەی چاکە خەرەبوومان ناوێ بە هیچ نەوە جادەکە چێتی بۆتان جاتەکەوەتە نابێ وا بێگە ئاوەکە بڕۆ بە چاکی پشتە زێرامە نەکوونە زێرا بزێرا بە نەی ئەوە 3000 ئەو جادەکراوە هەر خەرەبوو پارەکەی وەردەگن و بەلاشە باشە ئەو زێرابانێک بچووکن یان گرفتی چیان گشتکەنە وەڵە چەند زیان بەرکەوتوە وەڵی من ناڵم بەس دوکانەکەم تەڕ بووە ئەو شتێ عشاریەوەدا و فڕمداوە من زەرم نەکردوە بە زەرری نازانم بەس جادەکە تا بگری هیچ کەم ناوێت سەکانت خۆش بێ سپاس دەکەم کاگاسۆ سڵاو لێبێ جەنابێت وەکو تیمی ژینگە پارێزان لێرن ئەمڕۆ چەند ماڵتان پاکردوێتەوە بە گشتی زەرەر و زیانەکان چین سەرتا بەخێر بێن دەستان خۆش بێ سپاس بۆ لە هەموو جێگایەکان ئێوە وڵای ئێمە وەکو تیمی بڵین ژینگە پارێزەکان لە شەوەوە کە لە دوێنێ وارۆکا و لافاوە هات ئێمە لەسەر خەتین تاک و ئێستاکە بە بەردەوامی هەر لە کارا بووینە الحەمدا سەر و زیانەکان بەس مادین گیانینین شکر بۆخوا سەر و زیانەکانی زیاتر چەند ماڵێکن ماڵێکی دیاری کراون تیم وە بەدوایە ناگەڕێن و خەریکی بڵین قەرەبووکردنەوەن وەکو ئێمەش بەردەوامی لە خایانکردنەوە نازامیتر بۆ کارێکی سروشتیە دەسەڵاتی کەسی تیانە ئێنێ و بڵێ کارە سات خەتا لە حکوومەتەوە یاغ لە شتێک چکە منهۆڵەکان هەموو باراناوەکان وەکو پێویست کارەکەن و هیچ مشکی گرفتێشانتیانە وەکو ئەوەش کە بڵێ کارە ساتەکە هاتووە لە هەموو جێگای خراپتیش ڕۆدا بەس الحەمدا زۆر باش لێت تا ئێستا بە زۆری لە سیگارەکێکی ڕانیە زەرەر و زیانی هەبووە ماڵی ئاوی چۆتە ناوی زەرەر بە خەڵک گەیشتووە وڵی بەعام شوێنەکان ئێستا کە پێڵێن سایدی دوو سایدی شێوەڕەش زیاتر لەگەڵی شێوەڕەش بووە چکە بە حکومی کە لە چیاوە نزیکە زیاد دیانەوە ئاوەکان لە چیا هاتوتە خوار و لە شاخە و لە لای تیتۆکەوە ناتەوە کەوتە ناو ماڵەکانە و تۆزێ ماڵەکان زیانیان پێگەشتووە پێشبینی دەکەن چەند ماڵ زیانی بەرکەوت بەخوا لە حدودی 25 بۆ 30 ماڵێک زیانی بەرکەوتۆ لەم دەر هەراوەندە ئەوەندە لە ناو شاریش هەیە یەک دوانێک هەیە بەڵام الحەمدا ئێرانە باشترە لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین تیمەکانی بەرگری شارستانی سەرۆکاتی شارەوانی و وەکو قایمقامێت ئەنی ماڵ بە ماڵ سەردانی ئەو ماڵان دەکەین کە زەرەر و زیانێ بەرکەوتووە ئێمە لە دابینکردنی کۆمار و باتانی و خۆراک و هەندێک پێداویستی سەرەتایی بۆیان دابین دەکەین و دواتر تەقدیری قەرەبووی زەرەر و زیانەکان فۆڕمێکێ لە وەزارەتی ناوخۆ بۆ تەواوی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان تەقدیری زەرەر و زیانەکانیان دەکەین و لە ڕێگەی حکوومەتەوە بۆی قەرەبوویان بکەینەوەوانێ بۆیە بەڵام ئەوەی کە بای خۆشحاڵی الحەمدولله هیچ زەرێکی جیانی نەبووە ئەوانەی کە هەبووە زیاتر زەرەر دەکە زەرەری مادی بووە.